ڕوو دەکەمە خاوەن مەطعەمەکان ئەوانەی کە لەفە و گەسیان هەیە لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە بەیانی کاتێک کە دەمرن مەوعیدتان لەگەڵ خوای گەورەدا هەیە خواردنێک مەکە بۆ خەڵکی کەبابە قۆزیە شلە و برنجە هەر شتێکە خواردنێک بۆ خەڵکی بکەن کە خۆت ئامادەنی بیخۆی ئامادەنی مناڵەکانیشت بیخۆن ڕازی نابیت خواردنێ بدە بە خەڵکی خۆت و مناڵەکانت ئامادە بن بیخۆن نەک بڵێ بە خەڵکی مناڵەکان و دۆستیش نایە خەڵکی وایە لە خوا ناترسێ دەچێ حیوانی نەخۆش سرە بڕێ و کەباب و قۆزی خواردنیە دروستەکات خەڵکی شێ الحەمدلله خۆی لە بچووکترین حرام دەپارێزێ بۆیە ئاگادار بن کاتێک کە تۆ دەڵێی لە فەکەم ئەم گۆشتە گۆشتی فرێشە و گۆشتی ساغە مەڕۆ لەگەڵ کەبسەکە تێکەڵاویکە ئەوە غەشە ئەوە حرامە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والمكر والخداع في النار ئەوەی فڕوفێڵکە بۆ ناو جەهەنەمە تۆ لە فەکەت هەمووی کەبسە بۆچی بە زیندوو دەیفرۆشی خواردنەکە کەبسە بۆ بە زیندوو بە فرێش دەیفرۆشی بە ئاشکرا کاکە گیان ئەمەی من هەمووی کەبسە تەواو یاخود تێکەڵەی پێی بڵێ 20 کیلۆیە کاکە 5 کیلۆ لە کەبسەکەشی تێکە خوا ئاگاداری تۆیە خوا هیچ شتێکی لێ بزر نابێت دڵنیا بۆ بێ دڵخۆشمە بە خیانەت و پیلانەکانت من نازانم خواردم بەڵام خوا ئاگادارە ڕۆژێک دێت لەسەر ئەو پلە گۆشتەی من خواردم محاسەبەی تۆ دەکات لەسەر ئەو خیانەتەی کە کرد لەسەر ئەو غەش و درۆی کە کردت محاسبەت دەکرێ بۆیە کەبز بە کەبز بفرۆشە فرێش بە فرێش بفرۆشە تێکەڵە بە تێکەڵە بفرۆشە هیچ پێویست ناکە ئینسان لەگەڵ خەڵکیدا درۆ بکات